یانەی زێرەفانی درێژە بە سەرکەوتنەکانی ومانەوەی لە پێشەنگی خولی نابی کوردستان دەدات بە بردنەوەی لاولێری میوانی لاکێبڕچیەکانی هەفتەی دێمدا. لاوچێم یەکەم داهێنەی میوان ئاستێکی بەرزی پێشکەش کرد و چەند جارێک نزیک بوو لەگەڵ تۆمارکردن. تا لە خولەکی 28 بارزان شێرزاد یانەکەی قەڵاو منارەی کردە خاوەنی گۆڵێک و جێم یەکەم کۆتاییات. لاکێمی دووەمدا گۆڕانکاریەکانی سلێمان ڕەمەزانی ڕایەنەری زێرەفانی وای کرد ئاستی تیپەکەی بەرز بێتەوە. لە خولەکی 50 ناوبژیوان لێدانێکی سزای بۆ زێرەفانی ئەشمار کرد و کاستۆی سلڤادۆری گۆڵ یاکسانی بۆ یانەکەی تۆمار کردەوە. لە خولەکی 74 و لە چەند پاسێکی جوان یاریزانانی زێرەفانی ئەیوب بەیاد زێرەفانی کردە خاوەنی گۆڵی دووەم و پێشکەوتن. هەرچەندە دوای ئەمە یاریزانانی ئەولێر هێرشەکانیان بۆ سەر گۆڵی زوێرە عەبدولواحید چڕ کردەوە، بەڵام سەرکەوتوو نەبوون لە ژاندنی گۆڵەکەیدا. بەمبەرنەوەی زێرەفانی توانی پارێزگاری لە پێشەنگی بکات و کۆی خاڵەکانی بۆ 22 خاڵ بەرز بکاتەوە.